لەگەڵ بەردەوامی ڤاکسینکردنی زۆرێک لە خەڵکی ئەمریکا ژیانیش بەرەو ئاسایی بوونەوە دەچێت. خواردنی ژەمێک لە چێشخانەیەک کە ماوەیەکی زۆرە ڤایرۆسێک هاموشۆی خەڵکی دیاری کردبوو. لەم چێشخانەیە نانی گەرم و ژەمێ خواردن ڕەنگە لەزەت بەخش بێت. بەخوا ئیشمان هەر باشە و خەڵکیش بەڕاستی خەڵک لە وڵاتە زۆر بەڕەحم بۆ وجدانە. من خەڵک هاتووە سەیری کردووە، سەیری مەطعەمەکەی کردو، گریاوە بۆمان، یعنی تیپێکی باشی داناوە. لەم چێشخانە و بازارگەیەش کارەکەیان بەردەوامە. ڤایرۆسەکە کاریگەریشی هەبوو بێ، هێشتا کارداریەکەیان لە برەودایە. کۆرۆنا دەست پێ کرد کۆڤید-19 بەڕاستی خەڵکە زۆر دەترسیا و مشکلە هەبوو، ناتواری بێ ناو ڕێستۆرانە و ئیشێمەش زۆر دابەزی بوو. دەتوانین بڵێن ئێستا وەڵایی ئەلحەمدولێ ئیشێمە دەتوانین بڵێ وەک بەرێ گەڕاوە، یان وەک بەرێ نە، بەس دەزانم ئیش زۆر چاکتر بۆ و ئیشەڵە وەک بەرێ دەگەڕێتەوە. لەم کەبابخانەیە هێشتا داواکردنی خواردنی ئۆنلاین زیاترن، بەڵام دروستبوونەوەی جموجۆڵی خەڵک بۆ نانخواردن ڕەنگە ئەمە هیوایەک بێت بۆ گەڕانەوە و سەر لە نوێ ئاپۆڕابوونی چێشخانەکان. حەزەکەن دانیشن پێیان سەیفە، چونکە زۆربەی ئەمریکا ڤاکسینەکان لەخۆیانداوە، لەگەڵ منیش ڤاکسینەکەم ڤاکسینیت کراوم. ئیتر ئێستا خەڵک پێیان خۆشە ئێستا دانیشن لە ناومەد ئەما بۆ خۆیان لەگەڵ عائلەکەی خۆیان بێنە ناوە دانیشن و ئۆردەر بکەن. ئێستا جموجۆڵی زیاترە لە چاوجارانەوە. من زۆر خۆشحاڵم. یەکێکم لەوانەیە کە ڤاکسینەکەم لێداوە و دڵم خۆشە کە هاتووم بۆ چێشخانە و دەرەوە. تام و لەزەتی ئەم شاورمانە کەم کەس توانیوێتی لە سەردەمی پەتاکەشدا پشتی تێ بکات، هەرچەندە هێشتا خەڵک بە سەفەری خواردن دەبنەوە. چەند گوێمە نەبەس بەطعەمە، نانی پێژین، گۆشتێ فرێش دینین، خواردن شەرە فرێشە لێرە بەربێکێ عالەمە تێرە هەموو شت خۆت بەدن شتە حازر بەد جیازیە لێرە هێریە دیان چێت بدەن عالەمێ دیانە دەکەوتنەوە پشتی ڤاکسین دەرکەباندی. جموجۆڵ و ئاسایی بوونەوەی ژیان دەشێ بەردەوامی بکێشێ کە هێشتا مرۆڤایەتی لەگەڵ پەتایەکدا لە زۆر ئەمبازیدایە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، ویلایەتی ڤێرجینیا.